لە زۆربەی بۆنە و کارەساتەکانی بەسەر گوێلی کورددا دێت لە بەشە جیاوازەکانی کوردستان ناڕەزایەتی و نیگەرانی دروست دەبێت و ئەوەی مای نیگەرانیە شەقامی کوردی کەم جار هەبووە ناڕەزایەتیەکان بە یەک ئاراستە بکرێن و بە تایبەت لە باشووری کوردستان دەسەڵات و حزبەکان لەلایەکن و شەقام و هاوڵاتیانیش لەلایەکی ترەوە ئەمەش نیگەرانی دروست کردووە و زۆر جار وای کردووە ئەو کارەسات و تاوانکاریی دوژمنان ئەنجامی دەدەن بەهۆی پەرتەوازیەوە بچووک دەبنەوە و ناتوانرێت شەقامی نێودەوڵەتی بجوڵێنرێت. خۆپیشاندانەکان ڕوویەکی عاتفی خەڵکەکانی خۆمان بە هەڕەمەچی بێ ئەوەی منەظەم کرابن لەلایەن لایەنێکەوە یا لایەنێکی دیاریکراوە ئەو شتانە ئەو خەڵکە دێنە دەرەوە و ناحەقیان نییە هەر ئەوەشان لەدەستێ دەسەڵاتی ئەوانە هەر ئەوەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە سیرێکی ئەوە بکەین ئایا بۆ بەڕێ خراو خەڵکەکە ناهێنرێنە دەرەوە ئایا بۆ بەڕێ خراو نەکراون بەڕێ خراو نەبوونی ئەوانە دەگەڕێتەوە سەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان سەر ئەو حیزبانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن یا سەر ئەو حیزبانەی کە خەڵکێکی جەماوەری خۆیان هەیە و بنکەی جەماوەریان هەیە بەڵام ئەوانش ناتوانن ئەو شتە بکەن و نەیان کرد کە ناتوانن سەبەبی نەتوانینەکانشیان دەتوانین بۆ ئەوە بگەڕێنینەوە کە هەر یەک لەوانە پەیوەندیەکی تایبەتی هەیە لەگەڵ تورکیا یان لەگەڵ ئێران یعنی چونکە ئێمە تەنها ئەوەی ئەو جارەیان بڵێن تورکیا ئێمە ئێرانیشمان بینیوە کاتێکە لەشکرکێشی دەکە یان عێراقیشمان بینیوە. چالاکوانێکی مەدەنیش دەڵێت پێویستە لە کاتی ڕوودانی هەر کارەسات و تاوانکاریەک دەهرەق بە کوردان لە هەر شوێنێک ئەنجام بدرێت حەزب و لایەنەکان ناکۆکیەکانیان وەلا بنێن و هەمووان لە خەمی نیشتیمان بن و بە یەکگرتووی هەڵوێست وەربگرن. بایکۆتێکی کەلوپەلی خواردن و جلو بەرگ و بەم شتانە لەگەڵ وڵاتی تورکیا کێشەی کورد بەوە چارەسەر نابێ بەڵکو کێشەی کورد بەوە چارەسەر دەبێت کە لە هەمومان لە چوارچێوەی گوتارێکی نیشتیمانی کۆ ببینەوە و هەمومان وەکو هێزە سیاسەکان بەبێ جیاوازی ئایدۆلۆژیا و بیرۆبۆچوونی سیاسی کۆبین و لە چوارچێوەی بەرنامەیەک و هەروەها هەوڵی ئەوەش بدەین کە هێز و تواناکانمان یەخەین ئینجا دەتوانین شتی گەورەتر بکەین بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزەرێ بە پێچەوانەوە ئەو خۆپیشاندنەی کە بەجیا دەکرێت لە ناوچە بێگومان لە سەنجی کورد کەم دەکاتەوە کورد لاوازی کورد لێرە دەردەخاتن بەڵام یەک گوتاری یەک خۆپیشاندان ئەگەر سێ خۆپیشاندانێکی سەرتاسەری بێ یان گوتارێکی سیاسی سەرتاسەری بێ هێز و لایەنە سیاسەکان بە خۆیان ڕاستەوخۆ بێنە ناو خۆپیشاندانکەن وە سەرکردەکان لە پێشەوەی جەماوەر بن بێگومان لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئەو قووەتە ئیعلامیە زیاتر دەبێ و هەروەها فشارەکانش گەورەتر دەبێت لەسەر وڵاتی تورکیا. بە درێژایی مێژوو لە سەرجەم بەشەکانی کوردستان داگیر کراوە و هەمیشە زلهێزان بۆ مەرام و ئامانجەکانی خۆیان گەلی کوردیان واک شۆڕژگێر و خەباتکار بەکارهێناوە و لە دوایشە پشتیان تێکردووە ئەوەی ماوەتەوە گەلی کورد پشتی بێ بەبەستێت بە زیندوی بیهێڵێتەوە یەکگرتووی و یەکبوونی نێو خۆیەتی و کە بەداخەوە ئەمەش لەلایەن بەشێک لە وڵاتە زلهێزەکانی دنیاوە بەشێک لە حزبەکان بۆ ئەو پەرتەوازیە بەکاردەهێنن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.